لا جەولەی سێمی خولی یاناپلەیەکەکانی کوردستان هەردوو یانەی سۆران و یانەی شێخان لە یاریگای یانەی سۆران بەیەکگەیشتن. بەهۆی گۆڕینی بڕیاری ناوبژیوان بەهۆی گۆڵ نەبوون، یانەی شێخان یاریگای جێهێشت و یاریەکە تەواو نەکرا. گێمی یەکەمی یاریەکە بە گۆڵێک بۆ هەردوو لا کۆتایی هات. ئاستی یاریەکەش بۆ هەر یانەیەک وەکو یەک بوو. لا خولەکی پەنجای گێمی دووەم یاریزان عومەر بولبول گۆڵی پێشکەوتنی بۆ یانەی سۆران تۆمار کرد. بەڵام لا خولەکی هەشتای یاریەکەدا بەهۆی ئەوەی ناوبژیوان دووجار بڕیارێکی خۆی گۆڕی، ناڕەزایەتی لە لای هەردوو یانەکە سەری هەڵدا. بە جۆرێک شێخان پێیوابوو گۆڵی تۆمار کردووە، بەڵام ناوبژیوان بەڕابێژ لەگەڵ یاریدەدەرەکەی گۆڵەکەی هەژمار نەکرد. ئەمەش بووە هۆی ناڕەزایەتی یانەی شێخان و یاریگایان جێهێشت. کاتی خولەکی هەشتا مهاجمی ئێمە یاریە گۆڵە تۆپەکە ئەوەی کرد ئۆڤەری کرد بوو ناو گۆڵ و چوویدە ناو گۆڵدا و بێ هیچ ئەرتیکازێک بێ هیچ یاریکەرێکی خۆمان ئەوی کەم جان کردیە ئۆفساید پاشان هاتینە کنی حەکەمی نیوەکە گوتیە ناوەڵی ئۆفساید نینە کردیانە گۆڵ پاشی کردیانە گۆڵ تهدیدی جەماعەت و تهدیدی لایەنی بەرامبەر یەکسەر بڕیارەکان پاش گەز بیتەوە. لعبێت دووەیە خودێ لا ئەلۆ غەدرێ لەمە کرد ئەو حەکەمە لا ئەلۆ غەدرەمە تهدید کرد خودێ عیبە ئەمە محتاجە سێ نقطەینە سێ. ڕاهێنەری یانەی سۆران دەڵێت ئارەزویان دەکرد یاریەکەیان بە فیکەی ناوبژیوان لە خولەکی 90 کۆتایی پێهێنابایە، نەک بەم شێوەیە یانەی شێخان یاریگا جێبهێڵێت لە ئاستی تیپەکەشی ڕازگە. ئێمە لەگەڵ ئەوەی بوون کە بابرین تیپەکە بەوالی ببینەوە لەگە سافیکەی ناوبژیوان، نەک بەو شێوازی ئەوان یاریگا بە جێبێڵن و بڕۆن لە دژی قرارێکی ناوبژیوان و لایمەنەکە تۆپێک بەسەر تۆڕەکە ئاودی بوو، تۆپەکە کەتە پشتەوەی گۆڵەکە تۆپەکە هەوایی بوو ئەگە لە ئاسمانی تۆپ بێتە خوارێ بە هیچ شێوەیەکە کە تۆڕ کونبی شودبی دەکرێت گۆڵ بی بکەویتە پشتۆڕەکە، بەڵام کە تۆپ لە ئاسمانەوە بێتە خوارێ تۆڕ کون بیان کون نەبێت تۆپ ناکەوێتە دەرەوەی تۆپەکە. کامیرا هەیە بەڵحاصل بە گشتی ئێمە بابرین ڤیددیۆکان هەیە. یانەی شێخان بڕیاری داسکاڵا لەسەر ناوبژیوانی یاریەکە تۆمار بکات. بۆ ئەم مەبەستەش ڕۆژی شەممە یەکێتی تۆپی پێی کوردستان بڕیاری کۆتایی لەبارەی ئەنجامی ئەو یاریە دەدات. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.